لە وتوێژەکانی ئەستانادا ئەگەرچی وا بڕیار بوو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و حکوومەتی سووریا ڕاستەوخۆ و توێژ بکەن، بەڵام بە ڕاستەوخۆ و توێژ نەکرا و لەبری ئەوە و توێژەکان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە ڕێگای ناوبژیوانەکانەوە بووە. لەم ساتەدا هێشتا ئێمە کار دەکەین، جا بۆیە ناتوانین پێشەکی پێتان بڵێن دەرئەنجام چی دەبێت. شاندەکان چوونە دوو ژووری جیاوازەوە، یەکێکیان بۆ ئۆپۆزیسیۆن و نوێنەرانی تورکیا، ئەوی تریش بۆ حکوومەتی سووریا و رووسیا. مەسەلەکانی کە باس کران بریتی بوون لە چۆنیەتی هێشتنەوەی ئاگربەست بە ڕێگای ناردنی چاودێران و کەرەستەی چاودێری. هەندێک لە بەشداربووان و ڕاشکاوانە شاندی ڕێکخراوە چەکدارەتی تیرۆریستەکان بە هەڵە لەم ڕێککەوتنانە تێگەیشتون و لە دەرەوەی چوارچەوەی ڕێککەوتنەکان خۆیان دەبینەوە. ئەمەش کێشەی بۆ هەموو بەشداربووان دروست کرد، چونکە شاندی تیرۆریستان هیچ ڕێزیان نەبوو بۆ بەندەکانی ڕێککەوتنەکە و بنەماکانی ئەم هاتنەشمان بۆ ئەستانە. بەر لە دەستپێکردنی و توێژەکان گوتەبێژی ئۆپۆزیسیۆنی سووریا گوتی ڕاگررتنی سەرپێچیەکانی حکوومەت لە ئاگربەستی سیمانگی 12 مەبەستی سەرەکیان دەبێت. ئەگەر ئەمە ئامانجی خۆی بپێچێت دەشێ هاوکاری پرۆسەی سیاسی بکات. نوێنەری شاندی ئۆپۆزیسیۆنی سووریا دەڵێت ئەوان لەسەر هیچ ڕاگەیاندنێک ڕێک نەکەوتون لە توێژی ئەستانە. پێم وایە وڵاتانی میواندار رووسیا و تورکیا هەوڵ دەدەن تا ئەم کۆنفرانسە سەرکەوتوو بێت، بەڵام بۆ ئەوەی سەرکەوتوو بێت پێویستە ڕێوشوێنی خۆی هەبێت. ئاستەنگی سەرەکی لە بەردەم سەرکەوتنی ئێم کۆنفرانسە و توێژەکان بەردەوامی سەرپێچیەکانی ڕژێمی ئەسەدە. ئەم خولی و توێژی ئاشتیەی سووریا لەلایەن رووسیا و تورکیا و ئێرانەوە پێکاتوە و واشنگتن هیچ بەشداربوونێکی ڕاستە خۆی نییە تایدا. هەرچەندە گوتەبێژی کۆشکی سپی شانسپای سەرگوتی ئەمریکا کراوەیە بۆ کارکردن لەگەڵ رووسیا لەسەر سووریا. هاوکات ئەمریکا هیوادارە و توێژەکە سەرکەوتوو بێت. دەبێت ئێمە کارێکی وا بکەین ئەم و توێژە سیاسیانە بەردەوام بن، چونکە ئەمە تاکە ڕێگایە بۆ بەرەو پێشەوە چوون. ئەوە کەمانەی کە دەبێت لەم گفتوگۆ سیاسیانە بکەونەوە پرۆسەیەکی سیاسیە. گواستنەوەیەک بە شێوەیەک بێت کە ڕێز لە داخوازیەکانی گەلی سووریا بۆ سیستەمی دیموکراسی بگرێت. پارتی یەکێتی دیموکراتیکی کوردەکان لە سووریا دەڵێت بەبێ بەشداربوونی ئەنجومەنی سووریای دیموکرات و هێزی سووریای دیموکرات ئەو کۆبوونەوەیە سەرکەوتوو نابێت. ئەم تەخمین دەکەن چ کاتێک و بڕاستی نونەرن بێ پێکاتێن یان مەجلیسی سووریا دیموکراتیک یانجی خۆسەریە دیموکراتیک حتانێ هێزن سووریا دیموکراتیک و ناوێ تنەبن تشتێکی بسەر کەوێتنانە بەرەژی مەمیناکی وێ دین. بەڵام ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا بەشداری ئەم کۆبوونەوەیە بووە. ئەنەها دەرفەتەکەی کە ئەم لەوان کۆمبوونا حازر دەبن، ئەم دەکارن خەڵکێکی ناودەوڵەتی بەرفرە لەوان کۆمبوونا حازر دەبن، ئەم خەڵکی دەبینن دەکارن نەڕینی خۆ نزیک بگینن وان دانوستاندنی نزیک وانە بکەن. هەتا ئێستا شەڕی سووریا زیاتر لە 400,000 کەسی کوشتووە لەو کاتەوەی کە لە مانگی 3 ساڵی 2011ەوە دەستی پێکرد و زیاتر لە نیوەی دانیشتوانی ئەو وڵاتە ئاوارە بوون. هێرو زەنگەنە، دەنگی ئەمریکا.